لە شانۆنامەی ئاسکۆریاڵە شعرێک ئەڵێت لە وڵاتەکەمان لە جەژنی ڕۆژی گەورەیە بەخۆشی و شاد گێژێک دێنن وایلی ئەەکەن جلی ئاڵواڵی لەبەرەکەن گورزێ لە ناو دەستی ئەەکەن تاجێ لەسەر سەریەکەن بە پاشای خۆیان یەکەن. سڵاوتان لێبێت. ئێمە پرسیارێکمان ئامادە کردووە. ئەگەر ڕۆژە ڕۆژان تۆ ویتە سەرۆکی وڵاتێک یاخود ئەم وڵاتە چی ئەەکەیت؟ یاخود هەرگیز بیری لەوە کردوتەوە یان خەڵ لەوە کردوتەوە تۆوی بە سەرۆک ئایا کە بوویت بە سەرۆک چی ئەەکەی؟ چی بە ئەنجامەگەێنیت؟ چۆن دڵی خەڵکێک ڕازی ئەەکەیت؟ یاخود ئەگەر خەڵکێک توی بەدڵ نەبوو ئایا توانین بڵێ ماڵ ئاوا سەرۆکایەتی؟ لەگەڵمان نابن. ئەگەر ببم بە سەرۆکی چەند وڵاتە؟ ئەو کارەکەم کە بەدڵی میلەتەکەمە بێت کەبی بە سەرۆکی وڵات ئەرکێکی زۆر گەورە لەسەر ئەسپێرێت. طبعا وڵاتەکەم ئاوادانەکەمەوە تۆ بمە بە سەرۆک شتی وامە کردوام ئەکردنانی زۆر شجاری وا بیری لێکێ بە خیاڵتە ئەوەکەم کە خەڵکەکەم پێویستێتی نابم لەبەرەوەی ژیانێکی سەختە. وەڵای من حەزم لەو شتە نییە. هەموو هەوڵێکی خۆم ئێمە تا بتوانم بۆ کارە بگەم ئەگەر ئەوان منیان بەدڵ بێ بە خۆشحاڵیەوە. وڵای یەکەم جار کرێکی نایڵم دوام جار داخلی تەسەوەر ناکەم ببم من وەکو خۆم جارێ بڕوام بە سەرۆکایەتی بە سەرۆک نییە تا ڕادێک سەرۆکایەتی ئەبێ لای من جوانترین شتە ناڕازیەکانە. ئەگەر من ببم بە سەرۆک کە بتوانم دڵی خەڵکەکەم ڕازیکەم کەواتە ئەوەی کە مەشاجی لە بۆ خەڵکەکەم ئەو شتانیان بۆ جێبەجێ بە حیاتی تۆ بینی و تا عاربانچێک بێ بە سەرۆک من وڵایی ئەو کارەکەم کە بەدڵی میلەتەکەمە بێت. بیری لەوە کردوتە ڕۆژە ڕۆژان ببی بە سەرۆک؟ ناوەڵە ئەو کارەیە بێ گوێ لە خەڵک بگرین بزانین خەڵک چ داواکاریەکی هەیە. تاوان تۆ خۆ ڕاستەوخۆ ئەتوانین گوێ لە خەڵک بریێشتوانین لە ڕێگەی ئەوانەی کە لە خوار خۆتەون لە ڕێگەی مدیر و لە ڕێگەی بڵێن سەرۆکی شوێنەکانەوە لەوانەوە گویان لێ بگریت. ئیتر داواکاری ئەوان هەرچی بێ خەڵکیش دیارە داواکاری خەڵک ئاشکرایە بەپێی ئەوە پێی داواکاری خەڵگەتوانی سەرۆکاتی و کۆمەڵگە بکەین. خۆی بێگومان کەبی بە سەرۆکی وڵات ئەرکێکی زۆر گەورە لەسەر ئەسپێرێت. ئەرکەکە چییە کە تۆ ئەبێت چاوە لە هەموو نیشتیمانەکە بێ هەموو چینەکانی بێ هەموو توێژ و بابەتەکانی وڵاتەکە بێ لەبەر ئەوە ئەرکەکە زۆر ئەبێ لەبەرەوە بوونی بە سەرۆکی وڵات بێگومان ئەرکێکی زۆر گەورەیە و کاتیشی زۆر ئەوێت تاوەکو با بڵێن هەموو خواست ویستی خەڵکەکەش جێبەجێ بکەیت. ئەگەر ببم بە سەرۆکی چەند وڵاتە؟ لەوانەیە ئێستا نەتوانم هیچ بڵێم بەڵام ئەو کاتشتی خۆمە بێ ببی بە سەرۆک احتیاتی لەوانەیە هەنێشتی تایبەتی خۆتە بێ بەڵام سەرۆکی ئەم وڵاتە لەوانەیە شتی باش چکە شتی خراپمان زۆر بینیوە نەهامەتیمان زۆر بینیوە و ئەنفارمان زۆر بینیوە و کیمابارانمان بینیوە لەوانەیە ئێمە هەست بۆ بکەین وەکو کوردێک ببین بە سەرۆک بەڕاستی ئێستەمە کوردمان هەیە بۆ بە سەرۆک شەڵا بە تەندروستێکی باشە گەڕێتەوە و منیش ببم بە سەرۆک لەوانەیە شتی باش بکەم کە تایبەت بە خۆم بێ. قەت بیری لەوە نەکردوێتەوە بڵێ ئاخ ئەگەر منە بم بە سەرۆکی ئەم وڵاتە خۆمەزانم چی یەکەم؟ نا باشە ئەگەر ببی بە سەرۆکی وڵاتێک تۆ چی یەکەیت؟ طبعا وڵاتەکەم ئاوادانەکەمەوە و هەوڵێم گەنجەکان بەرەو پێشتر بەرم و کاری باشتریان بۆ ئەەکەم. ئەو کارانە چی کەیەکی؟ زیاتر کار بۆ گەنجەکانەکەم بۆی کە بەرەو پێشتر بچن. ئەمانەڵین کار بۆ گەنجەکانەکەین بەڵام ئایا کارەکان چین؟ ئەوانە ئەو کارانە چین کە تۆ ئەیانکەی؟ هەنێک گەنجمان هەیە کە ئێستا بێ ئیش و بێکارن یان جامعەیەکان مەحەدی تەواو ئەکەن و ناتوان لە هیچ شوێنێک کار بکەن. وڵای ئێستا ئەوانی کە بێ ئیش و بێکارن کە گوێ لە تۆ بگنەڵەن ئەبی بە سەرۆکی ئەمە ئەگە تۆ بی بە سەرۆک چی یەکەیت؟ وەڵای منی شەر هەمان قسەی ئەومەیە ئێستا کەس نازانێت تو هەمان قسەی ئەو کامەیە ئێمە در بۆ گەنج هەوڵە دێنێ بێمە تەمەنێکمان ڕۆشتە بەڵام گەنجی وادارین تر سەر بە سەرۆک چی یەکەیت؟ وەڵای ترە و شتانی کە باشە بۆ گەنجەکەین. تۆ ئێستام عەرەبانی و پێیە ئەگەر ڕۆژە ڕۆژان کەسێک هات و بڵێن وازم عەرەبانە بێنە و ئەوە بکردمانی بە سەرۆک چی ئەەکەیت؟ جا کەس بە حیاتی تۆ بینی و تا عاربانچێک بێ بە سەرۆک هیچ کاتشتی وا گونجێت؟ ئەگەر ڕۆژە ڕۆژان سڵفی وای ڕوویە نابێشتی وا ناگونجێت. چۆنی قوربانیان تۆ چیەکەی کە شتەکڕیت و لێوت بە عەربانەکەی ئینکار؟ من مەگە من ئیمڕۆ هەر نەخۆشم دیارم خراوە و خازم کردێسم بە قورعان هەرواتم چاوم فەحزم چی وێرانە. ئەگەر بی بە سەرۆک ئێستا مەسەن ئەڵەن تۆ نەخۆشی توانە وەرە ئەشبین عیلاجی شتەکەین و چاکی شتەکەینەوە و ببە بە سەرۆک چی یەکەیت؟ بم بە سەرۆک چی یەکەم؟ والله هەچی فەقیرە خاسیەکەم والله فەرق داوە لەبەر هیچ گیان نایڵم والله وەختێ وتم والله هیچێکی تر لە لۆری نامێنی ئەوەی چاکەسازی ئەیکەم
لە دوای ئەوە ڕاتبی خەڵک زیاکەم یعنی وە شوەیەکی ڕێک و پێکی قانون یعنی ئەوەی پێ بدرێ پێ ئەدەم ئیتر چی گەرەک بۆ بکەم وەڵاهی ئەوەی نەخۆشین بێ هەر کەراسەری بۆ یەکەم ئەوەکەم کە خەڵکەکەم پێویستێتی هەر شتێک باش بێ بۆ خەڵکەکی خۆم یەکەم ئەو شتانێکی خەڵک پێویستێتی بۆ نمونە ئەچم لەگە خەڵکا دانیش کۆبوونەوەکەم نەک ئەو کەسانی کە لە چواردەوری خۆم نەچم خەڵکیش کۆبوونەوە بکرێت لە ناو خەڵکا و بزانم خەڵکەم لە ناو خەڵکان بەردەوام لە ناو خەڵکە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان تۆ بوویتە سەرۆکی وڵاتێک چی ئەەکەیت ئەوەی حەزم لێ ئەوەی حەز لێ بێ واکەی بەڵێ ئەو شتانی کە پێویستە بیکەیت هانیسە بڵین ئەوەی گەنج کە حەزی لێ چە گەنج زۆر شت هەیە ناتوانێت بیکات بۆ نمونایسە ئیش نییە بیکەن خیتە سەر بەڵێ ئەوانێک کە بڵێن تەخەڕوجیان کردووە بۆی تەعین بن پیرەکان لاڤەرنتر بۆ خۆ تەخەڕوج کردو تەعین نەبووی ئەگەر ئێستا کەسێک هات وتی فەرموو سواری سیاری سەرۆکایەتی بە ئەوە تۆمان کرد بە سەرۆک چی ئەەکەیت وەڵا سەر ناکەم ناکەویت نابی بە سەرۆک ئەگەر گریمان بوویت نابم لەبەرەوەی ژیانێکی سەختە سەرۆکایەتی ژیانێکی سەختە هەموو کەس ناتوان با بەڕێوە نابم منش ئەڵێ نابم نابم بۆ نابی بەسەر سەرەتی قورسەوە سەرەتی چی قورسە ئەگە گریمان بووی چی ئەەکەی لە پێنا ئەو وڵاتەیە وەڵی ئەوەی خراپیەکەم بڵێ ناوەڵا خراپ ناکەم بەس ئێستا ناتوانم شتە بڵم چیەکەم یا چی ناکەم وەڵی من حەزم لەو شتە نییە ئەگەر بش بێ ئەگەر ببیشم هەوڵەدەم ئیشی باش بکەم بۆ خەڵک ئەو تەلەفۆنی کە ئێستا بەدەستەوە بوو با بڵین تەلەفۆنێکە بۆیێت ئەڵەن وەرە ببە بە سەرۆکی وڵاتێک یان ئەم وڵاتە باشە لە جادوی تەلەفۆنەکە لەوانێ دایکە بێت ئەی چی ئەەکەیت ناتوانم ئەو کارە بکەم ئەگەوتیان بە زۆر حەزەکەین تۆ بیکەیتوانن تۆ کەسێکی شایستی ئەوە شایستی بۆ شوێنە ئامادەی چی وتیایە بیکەی بۆ وڵاتە هەموو هەوڵێکی خۆم ئێمە تا بتوانم بۆ کارە بگەم ئەگەر ئەوان منیان بەدڵ بێ بە خۆشحاڵیەوە جاری ئەبێ خەڵک هەڵەبژێرێت هەر کاتێ خەڵک هەڵەبژێرێت هەچی لە توانان تا بۆ بێ بیکەیت ئەگەر تەماعکار نەبیت ئەگەر تەماع بێڵێت بەڵامی تر ئەگەر کەسێکی بێ تەماعبی هەرچی لە توانان تا بێ ئەیکەیت تۆ بێتەماعی من کەسێکی زۆر بێتەماعم نەبێت تۆی خۆم هەڵەکێشم تۆی کەسێکی بێتەماع بووی بە سەرۆک چی و چی ئەەکەی یەکەم جا خزمەکانی خۆ ئەخەیتە شوێنە چاکەکان و پۆستە گەورەکان یانەوە تا خەڵکێکی هەژارێنی یانەوە تا خەڵکێکێنی کە شایستی و شوێنە بن وڵی یەکەم جار کرێکی نایڵم دووەم جار داخلی بۆ تەلەبە جوانەکەمەوە چکە خۆم کەسێکم زۆر بەزێم بە منیش لە کرێچێتی ڕزگارەکەی بەتەکی خۆم کەسێکم ئەڵم ئەگەر لەخوا بەزای بە خۆم مۆزعم باش و خانی خۆم بەڵام ئەگەر دەسەڵاتێکم هەبێت دایمە ئاواتە خواسم ئەوەنە خانوم هەبێت ناڵم پارەی لێ نەسەرم بەس نیوەی پارەی لێسەنم لە هەتا بتوانێ خۆی بگرێت ئەی باشە من دەوڵەمەرم دوو خانومەیە هەر بێم بە ملیۆنێک و بێم بە 500,000 ئەی کابرا تا دەفتەرێک کۆکاتەوە خانووە بێ بەدا ئەی قوڕی کێ بکا بەسەری ئایوانە تۆ شتە باشانە کەوی فریا ناکەوی ئەو شتە باشانە ئەکەی بەڵێ یەکەم جا کرێچێتی نایڵیت دوای داخلی تەرتیبەکەم بۆ تەلەبە یعنی حەقە حکومەت خواردن با بە تەلەبە تەلەبەی وا هەیە لە هەڵەبجێ تازەوەیە لە کەلارە لە کفریەوەیە یعنی معقولە خۆی برنج و شەکر و چابێنێت لێرە وتیان تۆ بەم هەموو شتە باشەوە هێشتا ئێمە ناڕازیم بەرامبەرێت واز لە سەرۆکایەتی بێنە ئامادەی وازیبی لەبێنی بەجێ هەڵم هەرکیان پێ خۆش بوو کۆمنتێکم لەسەر قسەکانی ئەم دادەیە کەوتی ئەگە ببم بە سەرۆک یەکەم جا کرێچێتی نایڵم هیوادارم ڕۆژە ڕۆژان کەسێکی ئاوا بێتە سەرۆک و کە بۆی کرێچێتی نێڵێ لە وڵاتەکەیە چونکە هەمومان کرێچین تەنانەت لەو گەڕەکەی کە لەدایک بووین کرێچین کرێکی شارەکەی خۆمانین زۆر ساز بۆ تۆ بەڵێ لە دوای ناوبڕێکەوە ئەگەڕێنە بۆلاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن